كاك محمد فرموا بلا باشا كان. ماموس السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. كاك محمدي باريس. شلوني ماموس هاي بريز وسط شلون والله احوالك؟ الحمد لله باريستان خاطرك يوري بو خوا منيش سلامتك وتوش هم إيمان دارامك سركوتوي دنيا وقيامتك. لقد يوي باريس جدا خوا بهداش داتوا. برا يوري هنتنك كاتك بسرسو مسألة تيمومك بله أدير بو بي سي جورا برين عيب نبي بلا معنا بو تارت كابرات سكا باشا. بەڵێن لە شوێنی تارەتەکەدا ئاو نییە خۆی پاکاتەوە. لسر فرمودك جناب بو بەجوانە رجاك يا ندم. تەواو قوربان تەواو بەسەر چاو مسألة تارتك سكا. بۆ تارەت کاتێکە ئاو نییە بەڵێ بەسەر چاو. دا باشا برا يوري سركوتوي. کاکە محەممەد گیان خوا پاداش داتەوە بۆ پرسیارە جوانەکەشت پێویست بۆ بابەتە ژڕۆن بکرێتەوە. خدا جزات داتەوە. کاک محەممەد دەفەرمونون کاتێکە ئینسان بە قەڵای حاجەت بۆ چوونە سەر ئاو تەوالێت چوو لەو شوێنەدا ئاو نەبوو دەکرێت بەڵێ ئینسان زۆر جار ڕووی لە دەشت و دەرێک کردووە وەکو پێویست ئاوی دەست نەکەوتووە یان چۆتە وڵاتان لە سەفەرێکە تەوالێتی وا هەیە وەکو ئەمانەی وڵاتی خۆمان پاکوپخۆ نین ئاویان تێدانە لەو حاڵەتاندا بەڕێزان ئەگەر شوێنەکە وشک بوو دەشت و دەرێک وشک بوو شەرعەمەی هەموو باس کردووە دەفەرمێ سێ بەرد کە لوز نەبن سێ بەردی تۆزێ زبر یانی یەک بەرد سێ سووج بێ بەردێکی یەک بەرد سێ لای هەبێ سێ سووج بێ و یەک تۆز زبر بێ ئینسان لەشی خۆی دواوە پێشەوەی خۆی پێپا دەکاتەوە سێ جار بە سێ بەرد یان بەردێک سێ لای هەبێ تەواپا بوویتەوە یان کەسێک پەڕۆیەکی پێبوو یان کەسێک کلێنسێکی پێبوو بەمانە هەمووی خۆپاک دەکرێتەوە تەنها بە دوو شت خۆت پاک مەکەوە تەنها ئێسقانی حیوانێک مریشکێک ئاژەڵێک لەوێ کەوتووە نابێ بە ئێسقانی ئینسان خۆی پاکاتەوە دوێمیش پاشەڕۆی ئاژەڵ یان پاشەڕۆی مرۆڤ ئەوەی کەوا ئاژەڵەکان پیسیان کردووە پاشەڕۆیان هەیە نابێتەوە بەوانە خۆت پاک بکەیەوە ئەوەی تری ئیلا مەگەر بەردێک ئەوەندە لووز بێ یان شوشە کە ئینسان پیسیەکە لە خۆی زیاتر داڵێنێ نەک پاکت کاتەوە ئەمانە نا بەڵام ئەمڕۆکانە بەتایبەت کە کلێنس زۆربەی مرۆڤەکان لە جیفانیاندایە بەڕێزان یان لە دەشت و دەرا بەرد هەیە بەردەکان زبرن سێ بەرد یان یەک بەردی گەورە سێ سوچی هەبێ ئەوە کافیە یان بە کلێنس خۆت پاک بکەیتەوانێت لە جیاتی ئەوە کەوتووە کە ئاوت بەکارهێنابێ وەکە هاتیوەتەناند ئاوی شەبوو پێویست ناکە جارشکە تارەتەکە دووبارەکەیتەوە هەتا فەرزێکیکە ئەو بەکارهێنانی بەردای یان پەڕۆیەک یان کلێنسێک ئەوە لە جیاتی خۆپاکردنەوەیە بە ئاو وەکو بە ئەو خۆت پاکرد بێتەوە تارەتگرتنەکەت ئاوا دروستە کاکە محەممەد